مامۆسا وەکو بۆ خۆت شارەزاتری و کە ئێمەش بەرگوێمان هاتووە خوای گەورە لە قورئانی پیرۆزە ڕێگەی داوە کە بۆ نمونە زەواج لەگەڵ غەیری دینی خۆمان لەگەڵ مەسیحی لەگەڵ جوولەکە بکرێت وەکو ئافرەت یعنی مەبەستەکەی من چییە بەڵام خوای گەورە قەطعی ئەوە دەکات کە زەواج لەگەڵ موشریک بکەین لە کاتێکدا بۆ نمونە کەسێکی مەسیحی هەمان مشریکە یعنی شیرک دە با من ئەم پەیامە بنێرم بۆ گەنجانی کە لە دەرەوەی وڵات ئەژین ئیتر لە رووسیا ئەژین لە ئیتالیا لە فەڕەنسا لە ئەڵمانیا لە بریتانیا لە ئەمریکا لە کەنەدا لە هەر شوێنێکی ئەم سەر ئەرزەیە حەستان لە کچێکی غەیرە موسڵمان کردووە ئەهلی کیتابە واتە یا یەهودیە یا نەسڕانیە مەسیحیە ئەبێت دوو صیفەتی تیابێ ئەم ئافرەتە ئەم کشە ئەبێ دوو صیفەتی تیابێ ئەگەر ئەم دوو صیفەتەی تیا نەبوو حرامە زەواجی لەگەڵا بکەی 100 مەلا بۆت مارە ببڕێ مارەی لێت نایە هەر وایە وەک ئەوە وایە تۆ بە حرامی لەگەڵیا بوو بێتی واتە هەر شتێکی لەگەڵا بکەی بە زینا بۆت حیسابە ئەبێ ئەم دوو خاڵی تیابێ خاڵی یەکەمە بێ عەفیفات بێت ئەم ئافرەتە داوێن پاک بێت واتە زیناکار نەبێت و خاڵی دووەم و ئەساسیەکەوە ئەبێ مشریکە نەبێت واتە یەکێ لەوە نەبێت لەو کەسانە نەبێت کە بڵێ عوزەیر بن الله عوزەیر کوڕی خوایە وەکو یەهودیەکان ئەڵێن یان نەساڕاکان ئەڵێن چی ئین الله ثالث ثلاثة ئەڵێن خوا سێیە مەریەم ژنێتی و عیسا کوڕێتی والعیاذ بالله ئەگەر ئەو دوو صیفەتەی تیابوو ئەو دوو مەرجەی تیابوو ئەتوانن کەواتە پاکداوێن بێت و مؤمین بێت واتە مشریک نەبێت بەس ئەگەر زیناکار بوو بێت لە دەستی هەر کوڕێکا بوو بێت و لەگەڵ یا ڕای واردبێ و ڕەنگە دووسێ مناڵیشی خست بێتەوە لێی و کەس نەزانێ مناڵەکانشی لەکوێن و مشریکیش بێت ئەو دوو صیفەتەی تیابێ نابێ زەواجی لەگەڵا بکەن اینجا هەر مەلایەک بۆتان بشەرعێنێت ئێوە ئیتر ئەم معلوماتە گەیشت ئەم معلوماتەش من لە قورئانەوە بۆتانم نەقڵ کردو بەڕێزە